چەند کۆبوونەوەیەکی ناوخۆیمان کردووە لەگەڵ بەڕێوەبەرگشتیەکان لەگەڵ کەسوکاری شەهیدان هەندێک لە نوێنەرەکانیان و سەردانێکی وەزارەتی شەهیدانیشمان کردووە کە ئەم ساڵ طبعاً جیاوازە لە ساڵانی ڕابردوو بە بۆنەی کۆرۆناوە، یعنی ناکرێت یادی گەورە هاوشێوەی ساڵانی کە بکەی و هەروەها بژێوی هاوڵاتیان لە ئاستێکایە کە پێویستە ڕەچاوی بارودۆخی خەڵکیش بکرێ لەم کاتە، بارودۆخی دەرونی خەڵکیش بکرێ. لەبەرەوە تاوەکوی ئێستا بڕیار نەدراوە 100% یعنی یادەکە بە چ شێوازێک بێت، بەڵام ئەوەی کە ڕێی زۆرینەی لەگەڵایە کە لەسەر مەزاری شەهیدان ڕێوڕسمەکە بەڕێوە بچێ و بانکێشتی کەسانی دەرەوە وەکو سەرقۆنسڵ و وەکو ڕێکخراوە بیانیەکان ناکرێ، بەڵام هەر کەسێک کە سەردانی پارێزگای هەڵەبجەی کرد لەو ڕۆژە بۆ دانانی تاجە گوڵینە بۆ سەردانی مەزاری شەهیدان، سەردانی مۆنۆمێت، ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە، وەکو ئیدارە، وەکو کەسوکاری قوربانیان هەمومان لە پێشوازی و لە خزمەتیان بۆ بەرزاگرتنی ئەو یادە.